لە سنووری پارێزگای هەڵەبجا وەرزی درێنەی گەنموجۆ دەستی پێ کردووە. جوتیاران نیگەرانن لە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغداد و دەڵێن ئەم ساڵ بەرەمەکانیان ڕادستی حکوومەتی عێراق ناکەن، بەڵکو دەیفرۆشنەوە بە بازرگانە عەرەبەکان. ئێمە زۆر گلەیمان هەیە لە حکوومەتی هەرێمی خۆمان بە تایبەتی ئەنجا حکوومەتی عێراق تێگەی چونکە حکوومەتی هەرێمەکەی خۆمان نزیکترە لە ئێمەوە ئەبێ ئەم زیاتر مەحاوەلەی ئیشەکانی ئێمە بکە. ئێمە پارەی 2015 و 16مان ها لە لای حکوومەتی عێراق ئێسێژەوە گەنمی ئەمساڵ جۆ گەنمی ئەمساڵمان پێگەی ئێسە لە جنوب بۆ عەرەبی جنوب یەن بۆ ئێرە گەنمەکان لە ئێمە ئەکردن و لەوێ خۆیان ئەیبەن و خەیرەکەی بۆ باخەڵی خۆیانە بێ چونکە ئەوان عەرەبن لەوێ ئیسیفادەکە بۆ باخەڵی خۆیانە بێ. ئێمە کوردەکانی خۆمان لێرەوە ڕۆن بۆ بەغال لەوێ شانی عەرەبەکان ماچەکەن لەبەرەوە ئیش بۆ خۆیان بکەن نەک ئیش بۆ فەلاحەکان بکەن. حکوومەتی هەرێمی خۆمان بێت گەنمەکان لە خۆمان وەرگێتەوە پارەکە با بە خۆمان با ئێمە خۆمان حکوومەتەکەی خۆمان بەخێوەکەین. من خۆم یەکێکیان فەلاحی سەرەکیم بەتەمار نیم گەنم بم بە حکوومەتی عێراق. ساڵانە لە ڕێگەی بنکەیەکەوە لە هەڵەبجا وەزارەتی بازرگانی عێراق گەنمی جوتیارانی سنوورەکەی وەردەگرت، بەڵام ئەم ساڵ وەزارەتی بازرگانی عێراق بەنیاز نییە بنکەی وەرگرتنی گەنم لە پارێزگاکە بکاتەوە، ئەوەش بۆ نەبوونی سایلۆ و فەرمانبەری پێویست دەگەڕێتەوە. بەڕێوەبەری کشتوکاڵی هەڵەبجەش دەڵێت لە ئەگەری نەکردنەوەی بنکەی وەرگرتنی گەنم جوتیارانی سنوورەکە زەرمەند دەبن. ئەگەر بێت و ئەو بنکەیە نەکرێتەوە کە من ینی ئومێدم هەیە کە بە هەوڵی هەموو لایەک هەوڵ بدرێت کە بکرێتەوە، ئەگەر بێت و نەکرێتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە براجوتارەکانمان زەرمەند بن، هەم لەوەی کە ڕێگەیەکی دوور ببڕن تاوەکو بەرهەمەکانیان تەسلیمی بنکەیەکی تر یا سایلۆیەکی تر بکەن و هەروەها تێچوونی گواستنەوەی بەرهەمەکانیشیان زیاد دەبێت. بەڕێوەبەری وەرگرتنی گەنم لە هەڵەبجاوە کاری نەکردنەوەی بنکەی وەرگرتنی گەنم لە سنووری پارێزگاکەیان دەگەڕێنێتەوە بۆ بارودۆخی سیاسی و دەژڵێت تەنها 18,000 تۆن لە گەنمی جوتیارانی هەڵەبجا لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە وەردەگیرێت. ئاگدارکەیان کەوتیان ئەمساڵ لە ئێرە و لە کەلار وەرناگیرێ لە هەڵەبجە و کەلار وەرناگیرێ لەسەر ئەمری وەزارەتی بازرگانی عێراق. ئێرە لەبەرەوە بنکەیەکی ڕئیسیە و چەند ساڵە لێرە وەرگیراوە. ئەمساڵژی تر نازانم سەبەکەی چیە وەزارەتی تیجاری بەغا بازرگانی خۆیان ئەو قراڕیان ناوە واقعان نازانم ئەوە ئیمکانە جوێکی سیاسی هەبێت مەڕبوودێ بە سیاسەتەوە. لە سنووری پارێزگای هەڵەبجا ساڵانە 65,000 دۆنم زەوی بەگەنم دەچێنرێت و بەرەمی ساڵانەش نزیکەی 35,000 تۆن دەبێت، بەڵام جوتیاران نیگەرانن لە دەسەڵاتی کوردی و حکوومەتی عێراق کە حکوومەتی هەرێم بەدەم داواکاریەکانیانەوە نایەت و حکوومەتی عێراقیش مافی چەند ساڵێکی جوتیارانی کوردی خواردووە بە پێی زانیاریەکانیش. لایەنە پەیوەندیدارەکان لە هەڵەبجا لە هەوڵدان بۆ ئەوەی بنکەیەکی وەرگرتنی گەنم بکرێتەوە، بەڵام تا ئێستا لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقەوە وەڵامی داواکاریەکانیان نەدراوەتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجا.